بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی لاپەڕا ١49. پرسیاری 12. مارمێلکەی کۆمۆدۆ گەورەترین جۆرە لە مارمێلکەکانی جیهان. خشتەی بەرامبەر بارستایی هەندێک لە نێرینەی مارمێلکەکانی کۆمۆدۆ دەنوێنێت. باشترین وێنەی ڕوونکردنەوەی دروست بکە بۆ دەرخستنی پێدراوەکانی خشتەکە. ئەگەر تەمەشا ئەو خشتەی بکەین، بارستایی بە کیلۆگرام و چەند دانە بارستاییان ئەوەندەیە، دووبارە بوونەوە ئەو مەبەستەی هەیە. وێنەی ڕوونکردنەوەی ئەستوونی و لێرە لە تەوەری ئاسۆیەکەی دەنووسم کیلۆگرام، لە تەوەرەکەی دیکەشیان دەنووسم دووبارەیان چەند دانە. ئەوها ئەمن لە دێەوە هەتا چلی نووسیتم. ئەوانەی کە بارستایەکەیان لە 70 هەتا 74 بوو، چەند دانە بوو؟ ئەگە لێرە تەمەشاکەین ئەوها 10 دانە. و ئەوانەی بارستایان 75 هەتا 79 20 دانە. ئەوانەی دیکە 30 دانە بوو، دوای 25 دانە، پاشان بارستایی 90 هەتا 95 15 دانە. لێرە بەڕای من نازانم نەدەبوایە 90 هەتا 95 بی، چونکە گەر تەمەشاکەین ئەوانی دی هەموو تەنیا چاریان جیاوازی چارە، لێرە جیاوازیەکە بۆ 5، کەواتە ئەوە تۆزێک جیاوازە لەگەڵەوەندی، بەڵام نازانم لۆ ئەوهایە نووسیە. هەر کۆچی هەبی ئەو جۆرە وێنەی ڕوونکردنەوەیە بەڕای من ڕەنگە باش بی، ڕەنگە یەکەشکە جۆرە چیری دانێ، ڕەنگە ڕوونکردنەوەی بازنەیش هەر باش بی. لەو کتێبەی نووسرا بوو کە هێڵی ڕوونکردنەوەی تەنیا و تەنیا ئەگەر کات هەبوو لە تەوەری ئاسۆیەکەی. با بگەڕێینەوە لای پرسیارەکان. پرسیاری ژمارە 13. نەسرین دەیەوێت بازنەی ڕوونکردنەوەی بەکاربینی بۆ نواندنی گەشەکردنی ڕووەکەکەی بە زالیا کە پارساڵ چاندبووی. ئەمەش بە پێوانی درێژی ئەم ڕووەکە هەر مانگێک دەری بخە کە هەڵبژاردنی نەسرین بۆ دەرخستنی گەشەی ڕووەکەکە گونجاوە یان نەگونجاوە. ڕەنگە لێرە وێنەی ڕوونکردنەوەی بازنەیی زۆر باش نەبی، چونکە یەکێک لە تەوەرەکان کاتی لەگەڵە، هەر مانگێک، چونکە کاتی لەگەڵە کەواتە باشترین جۆری وێنە هێڵی ڕوونکردنەوەیە. بینە لای پرسیاری ژمارە 14. خشتەی بەرامبەر بڕی پرۆتین لە ژەمێکی خواردن یان خۆراک دەنوێنێت بۆ چەند جۆرێک لە خواردن. 2 وێنەی ڕوونکردنەوەی بۆ ئەم پێدراوانە دروست بکە و هۆی هەڵبژاردنەکەشت بڵێ. ئەگەر تەمەشای ئەو خشتەی بکەین، دەبینین لە لای دەستی ڕاست خۆراکەکە نووسرایە، لە لای دەستی چەپ چەند گرام پرۆتین هەیە. لە هێلکە 6 گرام، شیر 8، پەنیر 24، گۆشتی مانگا 28. بەڕای من دیسان ئەستوونی ڕوونکردنەوەی باشترین جۆرە. دیسان لە تەوەری ئاسۆیەکەی دەنووسم ئەو خۆراکانەی کە هەیە، هێلکە و شیر و پەنیر و گۆشت. لێرەش دەنووسم چەند پرۆتین بە گرام هەیە بۆ ئەوەی بزانم لە بۆیەنە لە هێلکە چەند هەیە. ئەو سۆرە بە نزیکەی 6 گرام، و لە شیر بە نزیکەی 8 گرام، و لە پەنیریش 24 و هەتا دوایی. کاتە ئەوە باشترین جۆرە بەڕای من. جۆرە چیدی ئەگەرە من هێڵی ڕوونکردنەوەی بەکاربینم، هەر چەندە لێرە کاتیش نییە، بەڵام ڕەنگە هەر بتوانم هێڵی ڕوونکردنەوەی بەکاربینم، ئەمن چ دەکەم؟ دەینم خاڵەکی دادەنێم لەسەر هەموو ناوەندی ئەو ستونانە، پاشان ستونەکان لا دەبەم، ئەوها ئەوجا هێڵی دەچێشم لە مابەینی خاڵەکان. ئەوەش هەر بەڕای من ڕەنگە باش بی.
ئەو دوو جۆرە وێنەی ڕوونکردنەوەیە دەتوانین بەکاربێنین. ڕەنگە لێرە لە کتێبەکەی مەبەستیان ئەوە بێ ئەمن بازنەی ڕوونکردنەوەی بەکاربێنم، بەڵام هەست دەکەم بازنەی ڕوونکردنەوەی هەتا ڕادەیەک زەحمەتە. ئێستا ڕوونی دەکەمەوە لۆ. هەتا ئەوەی بازنەی ڕوونکردنەوەی بەکاربێنم پێویستە بزانم لە سەدا چەند. واتە ئەمن دەبی ڕێژەی دروست بکەم. هەموو پرۆتینەکان کۆ دەکەمەوە یەکسانە بە 66، پاشان یەک ئەو پرۆتینانە دەینم لۆ هێلکە بۆ وێنە دابەشی 66 دەکەم بزانم دەکات چەند. لێرە ئەمن ژێرەی کەرتەکان هەمویان کردمە 33، هەستم کرد شتەکی باشە لە زیاتی بکەمە 100 کە تۆزێک زەحمەت بوو کردمە 33. 6 دابەش 66 لە کورتکردنەوەی دەکات 3 لە 33، هەروە 8 دابەش 66 کە کورتی دەکەمەوە دەکات 4 لە 33، 24 دابەش 66 12 لە 33 و 28 دابەش 66 4 لە 33. گرنگترین شت ئەوەیە ژێرەکانیان هەموو یەکشت بی. ئەوجە ئێستا ئەمن دەبی بازنەکی ڕوونکردنەوەی بینم بیکەمە 33 بەش کە هەتا ڕادەیەک زەحمەتە. ئەوها بازنەکەم هێنا هەرچەندە زۆر زەحمەت بوو بیکەمە 33 بەشی یەکسان، بەڵام ئەوهایە پاشان لەو 33 بەشەی گوتمان 3 بەش هێلکە و 4 بەش شیر و 12 بەشیش پەنیر بوو، 4 بەشیش گۆشت بوو. بەو جۆرەی دەتوانین دروستکەین. ئەوجە لێرە خوێندکار بە کەیفی خۆیتی کامە 2 ئەمن 3 دانەم دروست کرد، کامە 2 هەڵدەبژێری کە بەڕای تو باشە دەتوانی هەڵیان بژێری. پرسیاری 15 5 هاوڕێ بەیەکەوە لەسەر جێبەجێکردنی پرۆژەیەکی قوتابخانەی کار دەکەن. ئەو کاتەی هەریەکە لە سەفین، مەتین و سەپان بەسەریان بردووە یەکسانە. ڕزگار بۆ ماوەی 3 کاتژمێر کار دەکا کە یەکسانە بەو کاتێک کە سەفین و مەتین و سەپان بەیەکەوە بەسەریان بردووە. ئەو کاتەی کە هوشیار و سەفین بەیەکەوە بەسەر دەبەن یەکسانە بە نیوەی کاتی پرۆژەکە. باشترین وێنەی ڕوونکردنەوەی بۆ دەرخستنی پێدراوەکان دروست بکە. هەتا ئێستا پرسیاری زۆر بە کەم و کوڕی هەبووە، بەڵام وابزانم ئەوە لە هەمویان زیاتر پڕ کەم و کورتیە. نازانم ئایا کەس لە ئێوە توانیتی ئەو پرسیارەی چاکە هەر تێبگامە بەستیان چییە؟ چونکە ئەوەی ڕاستیبی هەندێک لە زانیاریەکان دیار نییە. نازانم پرۆژەکە هەمووی چەند کاژێرە، چونکە لێرە تەنیا ئەمن لە سرم بوو ئەوە بوو کە وێنەکەی دروست بکەم، نەک پرسیارەکەی شیکار بکەم. بەڵام ناچارم ئێستا شیکاری بکەم، شیکارەکەش هەتا ڕادەیەک قورس بوو. لێرە ئەم ڕوونی دەکەمەوە مەبەستم چییە؟ ئەو هامنووسی پرۆژەکە یەکسانە بە کارکردنی سەفین و مەتین و سەپان و ڕزگار و هۆشیار. کاتەکانی کە دەزانم لۆ سەفین و مەتین و سەپان دەزانم چەندە، چونکە ڕزگار 3 کاژێرە و دەکاتە ئەوەندەی سەفین و مەتین و سەپان بەیەکەوە، کەواتە سەفین 1 کاژێر، مەتین 1 کاژێر، سەپان 1 کاژێر، ڕزگاریش 3 کاژێر. هوشیاریش نازانین. لە جیاتی هوشیار ئەو دوو پیتەم نووسیە، لە جیاتی پرۆژەش پیتی ئەمنووسی، چونکە دەمەوێ هاوکێشەیەک دروستکەم. پاشان هاوکێشەکە ژمارەکانم کۆ کردەوە، لێرە کردیە 6 و هاوکێشەکە 2 پیتی نادیاری هەیە کە ناتوانم ئەمن شیکاری کەم. ناچارم هاوکێشەشکە دروستکەم، ئەویش ئەوەیە کە سەفین و هوشیار بەیەکەوە یەکسانن بە نیوەی کاتەکانی پرۆژەکە، لە جیاتی نیوەی 0.5 دانایە. لێرەش تۆزێک
شیکارەکە یان تۆزێک هاوکێشەکەم چا کردیا هۆشیارم بە تەنیا دانایە. لێرەش پاشی ئەوەی کە ئەو هاوکێشەیەم دروست کرد هۆشیاری بە تەنیا لە لای چەپ دەهێڵمەوە. ئێستا دوو هاوکێشە بە یەکەوە شیکار دەکرێن کە نازانم ئایا ئەوە دەتوانن شیکارکەن قوتابیانی پۆلی هەشتیان نا، بەڵام هەر کۆچی هەبی دەرچوو هوشیار چوار کاژێر ئیشی کردیا کەواتە پرۆژەکە هەمووی کاتەکە دەکاژێرە. ئەوجا ئێستا کە زانیم کاتەکە دەکاژێرە و کە زانیم هەر یەکەی لەوانە چەند ئیشی کردیا، بێگومان ئەو کاتی ئاسانە بچم بتوانم وێنەچی ڕوونکردنەوەی دروست بکەم. ئەمن ئەو بازنەی ڕوونکردنەوەیم دروست کردیا کە هەمووی پرۆژەکە دەکاژێرەواتە 100% و ڕێژەکەش بەو جۆرەی بوو. سەفین 1 مەتین 1 سەپان 1 ئەوانە وەک یەکن، ڕزگار 3 هوشیاریش 4. پرسیاری 16 ئایا بازنەی ڕوونکردنەوەی هەردەم گونجاوە بۆ دەرخستنی پێدراوەکان کە بە شێوەی ڕێژەی سەدی پێشکەش کراوە؟ بەڵێ گونجاوە ئەگەر بە شێوەی ڕێژەی سەدیبی، بەڵام ئەگەر ڕێژە سەدیەکە ئەو هابوو کە ڕەنگە زەحمەت بزانم بۆ وێنە 69% تۆزێک زەحمەتە، بەڵام 25% زۆر ئاسانە، 50% زۆر ئاسانە، ئەو شتانە ئاسانن، بەڵام هەندێک ژمارە هەیە لە سەدیش بی هەر هەندێک جار زەحمەتە، کەواتە بۆی پێک دێ لە سەدیەکە کووە. پرسیاری 17 بەرەنگاری خشتەی خوارەوە ڕاپرسی 50 کەس لەسەر ڕەنگە پەسەند کراوەکانیان دەنوێنێ. باشترین وێنەی ڕوونکردنەوەی چییە بۆ دەرخستنی پێدراوەکانی ئەوانەی کە ڕەنگی شین و سەوز و سوور پەسەند دەکەن؟ ئەگەر تەمەشای شین و سەوز و سووری بکەین، ئەوە شین 14 و سەوز 6 ئەوە 20 لەگەڵ سۆریش 14 20 لەگەڵ 14 یەکسانە بە 34 ئەوە 34 هەمووی 50ە. هەموو ئەوانەی کە ڕاپرسیەکە لەسەر 50 کەسە، کەواتە 34 لە 50 جارانی دوی بکەم 2 جار 4 8 و 2 جاران 3 6 کەواتە 68 لە سەدی ئەو کەسانەی کە ڕاپرسیان لەسەر کرایە ئەو سێ ڕەنگەی پەسەند دەکەن. ڕەنگە بازنەی ڕوونکردنەوەی باشبی. ئێستا دێمە لای ئامادەکاری بۆ تاقیکردنەوە و پێداچوونەوەی لول پێچی. پرسیاری 18 هەڵبژاردن لە وەڵامی جۆراوجۆر کام وێنەی ڕوونکردنەوەی باشترە بۆ بەراوردکردنی ژمارەی دانیشتوان لە 5 شاردا؟ ئەوەی ڕاستیوی نازانم، بەڵام ستونی ڕوونکردنەوەی هەمیشە باشە. هێڵی ڕوونکردنەوەی لەو کتێبەی نووسرا ئەگەر کاتی لەگەڵ نەبوو بەکارمەینە، بازنەی ڕوونکردنەوەی نابی، کەواتە تەنیا ستونی ڕوونکردنەوەی باشە. پرسیاری 19 وەڵامی درێژ خێزانی هێرۆ ملیۆنێ دینار بۆ خەرجیەکانی مانگانە دادەنێ، 250,000 بۆ خواردن، 500,000 بۆ کرێی خانوو، 150,000 بۆ هاتوچۆ، 100,000 دینار بۆ باری نائاسایی. باشترین وێنەی ڕوونکردنەوەی هەڵبژێرە بۆ دەرخستنی ئەم پێدراوانە و هۆی وەڵامەکەشت بڵێ. وابزانم لێرە باشترین وێنەی ڕوونکردنەوەی بازنەی ڕوونکردنەوەیە، لەبەر ئەوەی چونکە زۆر بە ئاسانی دەتوانین ئەو ژمارانە بزانین لە سەدا چەند دەکا، چونکە لە 1,250,000 بۆ وێنە ئەوها 250 دەینین، 250,000 دابشی 1 ملیۆنی دەکەین، دەکا 25%. 500 کەش دەینین دەکا 50%. 150 کە دەبیتە 15%. 100 کەش 10%، کەواتە زۆر ئاسانە وێنەی ڕوونکردنەوەی دروستکەین و ئەمن لێرە بەو جۆرەی دروستم کردیە. بینە لای بەهای هەریەک لەم بڕانە بدۆزەوە
کە دەنووسرێ بەهای بدۆزەوە واتە لە کۆتاییدا دەبی بزانم هەمووی دەکاتە چ ژمارەیەک کە ئەمن نەزانم پیتی ئەو پیتی ساد دەکات چەند و پیتی س دەکات چەند زۆر زەحمەتە بەهای ببینمەوە. ئەمە لێرە چم کرد تەنیا کەوانەکانم کردەوە ئەو های لێهات. ئەو جە نازانم بەها دیتنەوە ڕەنگە بهێڵمەوە لەو خوێندکاران. پرسیاری 21 چونکە لێرە لە پێش کەوانەی کەم هەیە تۆزێک زەحمەتە تەنیا کەوانەکان دەکەمەوە بزانم چی لێ دێ. کەوانە یەکەم هەروەکو خۆی تەنیا کەوانەکان لا دەبەم و دەنووسمەوە ژمارەکان یان ڕادەکان. 4 مەتوان 2 نە کۆ سێدانە پیتی مە. لێرە کەم لێک دەدەم لەگەڵ کەم یەکسان دەبی بە کۆ. 4 مەتوان 2 کەم لێک دەدەم لەگەڵ کۆ یەکسان دەبی بە کەم 3 پیتی مە. ئێستا ئەو ڕادانەی کە پێک دەچن بۆ وێنە ئەو ڕادەیە لەگەڵ ئەو ڕادەیە کۆیان دەکەمەوە یەکسانە بە 8 دانە. ئەو ڕادەیە لەگەڵ ئەو ڕادەیە دەبیتە 0. هەر ئەوەندە مایەوە بەڵام ئەوە بەهانیە، ئەوە تەنیا ئاسانکاری بوو، سادەکاری بوو. ئەگەر بمەوێ بەهایەکە ببینمەوە دەبی بزانم پیتی مە یەکسانە بە چەند و پیتی نە یەکسانە بە چەند. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 149 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی. Thank you.